ناوم ئامینە ئەحمەد محەممەدە سەرۆکی ڕێکخراوی ژینگە و ڕووماڵ و ئەندامی باڵای تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانم. طبعاً لە زۆر بواری جیاجیا من خەڵاتم وەرگرتووە. خەڵاتەکان بە تێگرا 150 خەڵاتم وەرگرتووە. هەر خەڵاتەی لە بوارێکا بووە، چونکە من لە هەموو بوارەکانە ئیشم کردووە، زیاتر لە بواری ژینگە ئیشم کردووە. زۆربەی خەڵاتەکان لە بواری ژینگە پێم بەخشراوە و خەڵاتی نێودەوڵەتیم هەیە، 6 خەڵاتی نێودەوڵەتیمێ لەسەر ئاستی جیهان، 3 دکتۆرای فەخریم هەیە. خەڵاتەکان هەرێکە لە بوارێکە وەرگیراوە، وەکو بواری ژینگە، بواری ئابووری، بواری سیاسی، بواری کۆمەڵایەتی. لەم بوارانەیە من خەڵاتم پێبەخشراوە. ئەو خەڵاتانش بەڕاستی توانم بڵێم ژنان خۆیان لەم کاتەیە طبعاً لە کێبڕکەیەکی زۆر گەورەیان بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر و یا بەرامبەر بەوەی کە چۆن کارەکەن لە پێناوی خزمەتکردنی وڵاتەکەیانە، بەبێ ئەوەی کە شتێک هەبێ بۆ ئەوەی کە بڵێ من بە بەرامبەرێک یا شتێکم هەبێت کە من ئەم ئیشەی بۆ ئەەکەم، شتێک لە تەمۆحتا بێت. تەمۆح ئەوە بووە کە هەمیشە بیرم لەوە کردوتەوە وتومە من قەرزاری مێژوو نەبم، مێژوو قەرزارم بێ، بۆیە هەمیشە هەوڵم ماوە خۆبەخشانە وەکو جندی مەچولێکیش بەڕاستی ئیشم کردووە. هینی ئەوەم نەبووە دەرکەوم زیاتر، چونکە زۆر جار زۆر چالاکیەکانم هەیە زیاتر لە بواری ژینگە و کۆمەڵایەتیە. ئەو چالاکیانم هەرگیز بڵاو نەکردوێتەوە خۆ بڵێن، بەڵام لەگەڵەوەشە ئەتوانم بڵێم ئەرشیفێکی زۆر زۆر باش و بەهێزم هەیە. ئەم ئەرشیفە ببێتە مێژوویەک بۆ دوا ڕۆژمان، بۆ ئەوەی نەوەکانمان لە دوا ڕۆژە قەرزاری نەوەکانمان نەبین و کە بڵێن ئەمە بەرهەمیانە، بەرهەمی ئەو خاتوونە بووە لەو سەردەمەیە، چکە ناکرێ ئێمە لەم سەردەمەیە کە سەردەمێکی پێشکەوتووە، تەکنەلۆجیا هاتوۆتە ماڵەکانمانەوە زۆر بە ئاسانی ئەتوانین ئەو نشێویانی کە هەیە ڕوبەڕوومانێ بێتەوە بەڕاستی، یعنی ژنان لە زۆر جار لە سەنگەرێکی زۆر سەختە هەمیشە کاریان کردووە. پێم وایە ژنان لە ململایەتێکی سەختان، لەگەڵەوەشە پێم وایە ژنان زۆر گەورن لە هزر و پێشکەوتن و بیرکردنەوە و توانایان. ژنان ئەتوانن زۆر بە باشی پێشکەوتن و هەموو ئەو خواستانی کە هەیەە ئەو سەرکەوتنانە بەدەست بێنن، بەڵام بە شەرتێ سیستەمی حکومڕانی و ژینگەکان لەبار بێ بۆیان، یا بڵێن هاوکاریان بێ. ئەمەش بەڕاستی خاڵێکی گرنگە بۆ ئەوەی ژنان بتوانن خۆیان بدۆزنەوە، یاخۆ بڵێن ئەو توانایی کە هەیەە. هەتا ئێستا بەڕاستی ئەتوانم بڵێم لە زۆر بوارەکانە ئێمە کە لە سەردەمی پیا و سالاریان هەتا ئێستش ئەو دەسەڵاتە زاڵە بەسەر ئەوەی کە ژنان نەتوانن ئەو هێز و قودرەتێک کە هەیەە وەکو ئەوەی کە لە تەمۆحیانە هەیە بەردەستەی بکەن. ئەگەر بەهاتایە و بەپێی ئەزمون و بەپێی خەبات و بەپێی تێکۆشان و کەسایەتی و بەڕاستی من پێم وایە کەسایەتی زۆر گرنگە بۆ ئەوەی کە بتوانیت لەو شوێنەیە خزمەت بکەیت، چکە هەمیشەتە تۆ کە کەسایەتێکی بەهێزت هەبوو کارەکانیشت لە هێزا خۆیان ئەبینێتەوانی و یا بەرامبەرەکەشت ئەتوانی بەو هێزەوانێ وا لێ بکەی کە ڕنگدانەوەی تەواو و بارگراوندێکی باشت هەبێ بەرامبەر بە بەو سیستەمە بەو دەسەڵاتە. چکە لە کاتێکا تۆ ئەگەر دژیشی بێ ئەو دەسەڵاتە، ئەگەر لە کاتێکیشە ئەو پیا و سالاری و سیستەمی پیا و سالاریە کە هەیە دژیشە بێ، تو هەر بەو خواستی کە هەتە بۆ تمۆحی کە هەتە ئەتوانیت بارگراوندێکی جوان دروستکەیت و لە دوا ڕۆژە نەوەیەک هەبێ کە ستایشە بکە.
ئەمە بۆ ئەوە نەبێ لەو کاتەیە تۆ کاری بکەی، لەو کاتە تۆ شتێکت هەبێ ئیلا نەبێ وەری بگریتەوانێ بەپی ئەو خواستی خۆت یاخە بەپی ئەو کاری کە کردو وەریگریتەوە. شتێک نییە هەوڵی بۆ شتێک نیت کە توانیت بڵی من بەرامبەر بەوەی کە کردومە وەریگرمەوە. نەخێر هەرگیز. من پێم وایە ژنان ئەمڕۆ دەور و کاریگەریکی زۆر گرنگیان هەیە بڕاستی لە ناو سیستەمی حکومڕانی ئەمڕۆیە، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئابووری، لە ڕووی بەڕێوەبردن و حکومەت و ئەوانەیە پێگەی زۆر باشیان بڕیوە. و هەندێک لەو ژنانە کە توانیویانە بەڕاستی لە پێگەکەی خۆیانە خزمەتکەن و پاشکۆی دەسەڵات و پاشکۆی پیاوان و خواستەکانی پیاوان نەبن، ئەتوانن جێگەی خۆیان کەنەوانەوە دیاریشن بەڕاستی لە ناو پەرلەمان، لە ناو بەڕێوە بەرایەتیەکانە کە ئەمە ڕاستەوخۆ کارێکی کردووە لە بەرەی گەلا بووە. چکە هەمیشە ئەگەر تۆ پێم وایە ئەگەر ئەو سیستەمی دەسەڵاتداری سیاسیش تۆی بەدڵ نەبێ، ئەگەر تۆ لە بەری گەلبی بۆ بەرەی کار بکەی، هەمیشە تۆ سەربەرزی بەرامبەر بەوەی کە کارێکی باشت کردووە. بۆیە من هەمیشە وتمە ئێمە باوەکو جنجی مەچولێ ئیش بکەین، با دیار نەبین، بەڵام مهمە ئێمە کەلێنێک لە مێژوو پڕ بکەینەوانێ، قەرزاری مێژوو نەبین، قەرزاری نەوەکانی داهاتوومان نەبین کە لەم سەردەمایە بەڕاستی ئەوەی ئەبینین لە وڵاتانی دنیادا. ئەوانیش ئەگەر ئێمە سری ژنانی دنیاش بکەین، هیچ ژنانێک لە دنیا و لە وڵاتانی پێشکەوت و خوازا بەقەر ژنانی کوردیان نەکردووە. ئەتوانم بەقەدر بڵێم بەقە ژنانی کورد مێژویان نەنەخشانوە، چکە بەپێی ئەوەی کە ئێمە داگیرکاریەکی زۆر زۆرمان لەسەرە. هەتا ئێستش لەم سەردەمەیە کە ئێمە تەنانەت ئەوەی کە هەمانە، ئەوەی کە کورد ئەیەوێت، ئەوەی کە خواستی میلەتەکەمانە تەنها مافی ڕەوای گەلەکەمانە کە ئەمانێ بەدەستی بێنین و ئەمانێ لە سایی ئازادی، لە سایی نەتەوەیەک بحەسەینەوە، پشوویەکی ئازادانە بین. پشووی ئازادانە چییە؟ ئەگەر من وڵاتێکم نەبێ سەر بەخۆ نەبم، هەمیشە لە دڵە ڕاوکێیا بم. ئەو پێشکەوتنانش کە ئەبێت لەوانەیە بە شێوەیەک بێ کە هەمیشە لە دڵە ڕاوکێیا بم، بڵێم کاتێ من ئەم مێژۆم هەیە وەکو هەموو شتەکانی کەم. بۆ نمونە من لە ساڵی 79 لەو سەردەموانێک کە دەستم کردو بە سیاست، لە کاتی زۆر کاتە ئەو شتانی کە مەمنوع بووە لە ماڵەکانمانە شاردومانەتەوە لە ناومان بردووە بەڕاستی، لەژێر خۆڵا شاردومانەتەوە. بۆیە هەرگیز تۆ لە قەلەقیای کاتێک کە ئەدەوێت شتێکیش بەدەستبێنیت و مێژوویەکت هەبێت و شتێک بێ بۆ دوا ڕۆژ، یعنی بەو شێوەیە نییە کە تۆ بڵێ ئەم شتەی من پارێزراوە. بۆیە یعنی ئێمە بەو داگیرکاری کە لە سەرمانە بڕاستی بەداخەوە، ئێمە ژنانی زۆر زۆر باشمان هەبووە لەم بوارانەیە، ژنانی زۆر خەباگێڕمان هەبووە، ژنانمان هەبووە لە سەردەمی زووە کە داوای وڵاتی کردووە کە سربەخۆ بێ لە وڵاتانی دنیا، وەکو حەبسەخانی نەقیب، وەکو زۆر لەو ژنانی کە شۆڕشیان کردووە، وەکو نەغەدا، وەکو لە هەموو بوارەکانە ژنمان هەبووە، وەکو فاتمە خان، وەکو فاتمەی قەرەوەیسی. ئەمانە هەمووی ژنی دیوەخان و ژنی سەرکردە بوون ئەمانە، بەڵام خێزانەکەیان بارگراوندێکی وای هەبووە کە هەمیشە فەرقیان لە بینی ژن و پیاوان نەکردو. بۆیە ئەم ژنە توانیوێتی ئەو کەسایەتیە بەخۆی بات، یاخۆ بڵێم لە ڕێی ئەو کەسایەتیوانی بتوانێ خزمەتێکی باش بە مێژۆکەی بکە. بۆیە هەمیشە لەو سەردەمەشا کە شۆڕشی نوێ یاخۆ بڵێن لە شۆڕشەکانی پێشووتردا خەبات بە بێژن نەکراوە، دایمە هەمیشە ژن وەکو تەتەر حسابی لەسەر کراوە لە شارەکانە کە چۆن ئەو خەباتە زیاتر وا لێ بکەن کە زیاتر بەرەو پێشەوە بڕوە، یاخۆ بڵێن هەنگاوێکی باشیان هەبێ. بۆیە پێم وایە ژنان لەم سەردەمەیە بەڕاستی ئەو ژنانی کە ئێستا خاوەنی خەڵاتی باشترین خەڵاتن یا زۆرترین خەڵاتن، هیلاکن، بەڕاستی هیلاک بوون، ماندوو بوون لەو پێناوەدا. بۆیە هەندێک خەڵقیش هەیە کە بە چای مەعریفەوە ئەو شتە ئەبینێ. ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەو شوێنە
بۆ ئەو کەسایەتی بۆ ئەو ڕێکخراوە یاخۆ بڵین بۆ ئەو دەسەڵاتە بۆ ئەو حکومەتە کە هەمیشە ئەو ژنانەی بینیوە ئەمیش لە چێوە ئەو ژنانە بینێ ئەو کەسانی کە ئەم خەڵاتانە ئەبەخشن هیلاکی و ماندووبوونەکانی دەوروبەریان ئەبینن هەموو کەسێک ئەوە نابینێ کەسانی بە مەعریفە و ئەدەبدۆس و ڕووناکبیر ئەوانە ئەبینن بۆیە هەستەکە کە تۆ خاوەنی ئەو خەڵاتی کە پێ ببەخشرێ ئەو ماندووبوونی کە هەتە زۆر جار ئێمە ژنمان هەبووە بەڕاستی پشتگوێ خراوە ئێستا بە هەزاران ژنمانێکە پشتگوێ خراوە چکە لە ساڵەکانی هەشتاکانە من ژنە ناسم کە زۆر خۆبەخشانە لە بواری سیاسی و لە ڕێخستنەکانە ئیشیان کرد و هەتا ئێستا حسابیان لەسەر نەکراوە ڕاستە کۆمەڵێ ژنی زۆر باش ئێستا لە دام و دەستگاکانی حیزب و ئەوانە ژنان بەسەرەکەنەوانێن و پەرتوکە لە پەرتوکە تا نوێەکانیانە باسی ئەو ژنە خەبات گێڕانەکەن بەڵام شەرتە بە دوواداچون بکرێ بۆ ئەو ژنانی کە بەڕاستی کە خاوەنی ئەو هیلاکی ماندووبوونن لەبەرەوە ئێستا زۆر جار ئێمە کتێبانی کە ئەیبینی ڕۆژانە ئەی خوێنینەوانێ بە تایبەتی و نوێنە پەرتوکە نوێەکان کە دەرەچێ زۆر لەو پیاوانی کە خەباتگێڕ بوون شانازیە بۆ گەلی کورد چکە بەڕاستی ئەگەر میلەتێک هەبێ خاوەنی زۆرترین شەید بێ و میلەتی کووردە شانازیان پێوەکەین من خۆم کە زۆر یعنی لە شاخی شابووم زۆر لەو پیاوە پێشمەرگە بە ئەمەکانە کە هەمیشە بەرەو پێشەوە ڕۆشت و یعنی شانازی کردو بۆی کە ڕۆژە لە ڕۆژان شەید بکرێ ئێمە هەرگیز ئەوانەمان لەبیر ناچێت نابێنەوەی نوێشمان ئەوی لەبیرچێ ئێمە بە جوانی ئمە باسی ئەو سەردەمانە بکەین نەک ئەگەر لە شوێنێکە هەڵەیە بێمە بین ترش و خوێ بکەین بە هەڵەکانەوانی و باسیکەین بەداخەوە کە زۆر جا ئەم شتانە ئەبینین بەڵام لە کاتێکی شەژنان زۆر شت لەوان باشتریشیان کردووە کە هەمیشە ڕێگە پاکەڕەوە بوون لەو سەردەمە لە بواری سیاسیا و ڕێگەکان چەنە دەرک و نشێوی بیوبێت ئەمان پاکیان کردوێتەوە بۆ ئەوەی خەبات زیاتر بەرەو پێشەوە بڕوا خۆیان بڵێن ئەو کاری کە ئەنجامی ئێن ئەو نشێوێنێتە بەردەمیان ژنان زۆر کار ئاستانیان کردو بۆ خەبات و تێکۆشان لەو سەردەمەیە بۆ ڕێخستنەکان بەڵام کاتی سیرەکەی پەراوەکانی مێژوو لە ڕووی سیاسیەوە باسی ئەو ژنانە ناکە تا سیرەکەی چونکە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی پیا و سالاری ئەوانە بەداخەوەیان ئێمە بە ژنانمان زیاتر هەوڵ بن لەوەی کە هەرچەنە ئێستا زۆر دڵخۆشم بۆی کە کۆمەڵە ژنی زۆر باش هەوڵیان ناوە لە پەراوەکانی مێژوو ئەو ژنانە بێبەش نەکەن کە وەختی خۆی هەوڵیان ناوە پێم خۆشە ئەمە شتێکی زۆر باشە بەڵام ناکرێ کۆمەڵێ شت هەیە ژنان قبوڵیکەن و ئەبێ ئێمە زیاتر خەباتی کۆمەلگای مەدەنی ئێستا ئەمڕۆ کە پێویستی بەوەیە هەیە خەباتی زیاتر بۆ بکرێن طبعا ژنان بەڕاستی ئەتوانن چکە ئەمڕۆ لە پێشبڕکێکی زۆر لە بوارەکە هەیە یعنی لە بواری هەموو بوارەکانە هێزێکی زۆر باشە ناتوان باشترین خەڵات بەدەست بێنن و بەدەستیشان هێناوە بەڕاستی من لەم ڕۆژانە ئەوەی کە گوێبیستی بووم ژنێکی هەڵەبجەیی باشترین خەڵاتی لە کۆنگرێسێکی ئەمریکی لەسەر ڕێکخراوەی ژینگەی وەرگرت بەڕاستی زۆر دڵخۆش بووم هەموو ئەو ژنانی کە طبعا هەوڵیان ناوە بەڕاستی ئەوەی کە ناڵێم یعنی زۆر ژن هەیە خەڵات زیاتر ینی ئەبواە زیاتر خەڵاتی بەدەست بێنە یاخ وەرگرتە بەڵام زۆر جار ژینگەکەونە لەبار نەبوو بۆی بەڵام بەڕاستی ئێستا ئێمە ئەتوانین زیاتریش کار بکەین بۆ ئەوەی باشترین خەڵاتی بەدەست بێنین ئەویش هیلاکی ئەوێ و کاری مەیدانی ئەوێ
خۆتەرخانکردنێوێ بەبێ ئەوەی کە ماندوو بیت یعنی من هەمیشە شتێک ئەڵێم من کاتێک کە زۆر کارەکەم بڕاتان بێ زۆر بەونەوە ئەم کە هیلاگە نابم لە کاتی کارکردنە چونکە زەمیرم مرتاحە کاتێکە خزمەتی وڵاتەکەم مەکەم کاتێکگە بینم شوێنێک ژینگەکەی لەبار نییە پێویستی بە سەوزایی زۆرە هەوڵی بۆ ئەم کە چۆن بەدام و دەستگا ئەو دام و دەستگایانی کە معنین بە بوارە زیاتر سەردانیانەکەم و زیاتر هەوڵ ئەم کە ئەو شوێنە پێویستی زۆر جار من شەکوام هەبووە لەوەی کە ژینگەیەکی لەبار نییە بۆ شارەکەم ژینگەیەکی لەبار نییە بۆ کوردستان بەڵێ ئێمە لە مۆزوعی خزمەتکردن بە ژنان بەڵێ زۆر خەڵاتم وەرگرتووە ئەو خەڵاتانش تەڵعەن زۆرن من 4 خەڵاتیان لە کۆریای باشوور لە خەڵاتی وەرزشی بووە کە وەرم گرتووە لەسەر ئاستی ئابووری بووە ئابووری و ژینگە بووە کە 4 شەهادەی نێودەوڵەتیە لە کۆریای باشوور وەرم گرتووە لەم بوارانە لە بواری ڕێکخراوە یا وەکو ژنان وەکو ژینگەی وەکو ئەوی کە باسمان کرد بەڕاستی کۆمەڵایەتی بەڵێ خزمەتکردن لە ڕووی وشیارەوانێ بە هەمان شێوە لە خوێندنگاکانە خەڵاتمان وەرگرتووە زۆر جار کە زۆر لە سمینەرەکانم لە قوتابخانەکانە بەڕاستی دەورێکی کاریگەریمان هەبوو لەسەر وشارکردنەوەی خوێندکارەکانمان لە ڕووی ژینگەی و لە ڕووی بەکارهێنانی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان لە ڕووی کۆمەڵاتیەوە کە ئەمانەمان کردو بە هەمان شێوە لەو بارەشان من خەڵاتم زۆر بەدەستێناوە زۆر خەڵاتی ترم هەبووە کە بەداخەوە جێگە نییە داینێم زۆر نینە ئەمە تقریباً زۆرە خەڵاتەکان ئەم خەڵاتانە زۆرن ئەمە شوێنم نییە تا ئێستا دام نەناون ئەمانەشە لە بوار لە هەموو بارەکانە ئەم خەڵاتانش بە هەمان شێوە پێم بەخشراوە ئەم خەڵاتیان لە 2013 پێم بەخشراوە مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان وەکو ژنێکی ماندوو وەکو ژنێکە لە بواری پێشمەرگایەتی و سیاسیە کارم کردووە سوپاسیان ئەەکەم دەستیان خۆش بێ کە ئەوانیش بەڕاستی زۆر لەو خەڵاتانم پێبەخشراوە وەکو ئەوەی کە بواری زۆری تریش هەبووە کە ئێمە ئیشمانتیا کردووە یەکێتی ژنان یاخۆ مەکتەبی ڕێکخراوەکان وەکو چالاکوان ئێمە بەم شێوەیە عنی ئەم خەڵاتانە حەزمە کرد ئەمەش بە هەمان شێوەکو ئەوانە دامنایە بەڵام بەداخەوە شوێنم نییە زۆرن چکە بە هەمووی ئەکاتە 150 ڕێزلێنان من ئاخر خەڵاتم کە زۆر دڵخۆشم خەڵاتی خورشیدە بابانە ژنێکی بوێر لە بواری ئەدەبیات ژنێ بۆ هەمیشە وەکو مامۆستاشمان بووە هەمیشە ئێمە هۆنداوەکانی لە تەسیری زۆری هەبووە لە سەرمان سە مناڵەکانمان بە تایبەتی زۆر سوپاسی کۆمەڵێکە لە پووری سلێمانی ئەەکەم بە تایبەتی کە زۆر کار ئەەکەن بۆ ئەوەی کە کللتوری وڵاتەکەمان پارێزن و جوانی بکەن ئەمە کۆتا خەڵاتمەکە لە 2023 وەرم گرت هیوادارم ئەم خەڵاتانە بەردەوام بن بۆی زیاتر ئێمە بەڕاستی کار بکەین لەسەر ئەوەی کە چۆن بارگراوندێک دروستکەین کە هەمیشە لە خزمەتی وڵات و مێژوودا بێ بەڕاستی ئەم ساڵ من زۆر و باشاڵە سەنگێنم کە ژنان باشترین خەڵاتیان بەدەستێناوە لە بواری زۆر جیاجیایە ژنان لە ڕێکخراوەکانە بێوچان خزمەتیان کردووە و تەعلیقیان لەسەر هەموو بوارەکانی ژیان هەبووە بۆ نمونە شۆڕشێکی زۆر باشیان بەرپا کردووە لەوەی کە خواستیان هەبووە کە حکومت باشتر بێ زیاتر خزمەتی هاوڵاتیان بکە و ژنان باشتر بچنە پێشەوە خزمەتی ژنان بکەن و هەمیشە دژایەتی ئەو سیستەمە کۆنەپەرستانە ئەکەن کە دژی ژن کراوە بۆ نمونە و بەرنامەی زۆر باشیشان هەبوو بۆ ئەوی بۆ وشارکردنەوەی ژن و پیاو
چکە بەڕاستی من لەگەڵ هەموو شتێکی ئەوەیانیم تندوتیژی چ ژن بیکە چ پیا بیکە ئێمە دژی هەموو ئەو تندوتیژیانی کە ئەکرێ چکە ئەکرێ ئەگەر ئێمە زیاتر خۆمان دەوڵەمەندکەین لە ڕووی معریف و ڕۆشنبیریەوانێ ئەتوانین ئەو تندوتیژیانە کەمکەینەوانێ معریفەی خێزانی ڕۆشنبیری خێزانی وا مادێکە کە تندوتیژەکان کەمتر بێنەوە کەمتر بکرێنەوانێ بۆیە بەڕاستی ژنانی زۆر باشمان هەبووە چالاکەوانی زۆر باشمان هەبوو کە لەو بوارەیە خەباتەکەن تێکۆشانەکەن بۆیە زیاتریش قابلە کە ژنان بچنە پێش و زیاتر خەڵات وەربگرن من پێم وایە ئەگەر ژنان حسابیان لەسەکرێ ژینگەیەکی لەباریان بۆ بڕەخسێ ژینگەی لەبارم وەکو ئابووری وەکو سیاسی وەکو کۆمەڵایەتی ئەمانە بەڕاستی باشتر ئەتوانن کار بکەن ئەقڵێتی ژن پێم وایە ئەمڕۆ زیاتر لە کارە بۆ باشترکردنی ڕێڕەوی ژیان